میوانیم ئێوارەیەمان یەکێکە لە قەڵەمە جوانەکانی نێو ئەدەبیات و بە خۆشحاڵیەوە لە دوای نووسینی ساڵانێکی زۆر بڕیاریاوە کە بەشێک لە شێعرەکانی خۆی بڵاو بکاتەوە لە ڕێی کتێبێکی تایبەتەوە لە ژێر ناونیشانی ڕۆحینا دیارەوە دیارە ئەم ئێوارەیە گفتوگۆکەین لەسەر ئەزمموی شعری و هەروەها نووسین لە لای زۆر بەڕێز خات و سروشت ئەبوبەکر کە بەڕێزیان شاعرن و بە خۆشحاڵی و کاماژەم بکرد لە ئێستاە ئامادە سازیەکەن بۆ بڵاوکردنەوەی یەکەم بەرهەمی شعری خۆیان. خات و سروشتیان زۆر بەخێر بێ سلااوە لەبێ. قوربانی زۆر سپاستان. تەندروستی و چۆنە باشی؟ سپاس بۆ خوا باشی. یەخوا زۆر باش. زۆر سپاس گیانی. ئەوەی کە من تێگەیشتم بەشێک لە ئازارەکانی تۆ بۆتە هۆکاری ئەوەی کە بنووسیت هەرچەنە بێگومان ئەو کەسانی کە بن بەعنی ئەنووسن و شاعرن ئەمە بەهرەیەکە بەڵام زۆر کاتەیە پێویستەکە کە پاڵنەرێکە بێ بۆ ئەوەی کەیتر چکە هەندێک کاتێ نووسین تۆزە لە سەرەتاوە شەرم ئەکەیت نازانی چۆن ڕستەکان و شەکان ڕێک بخەیتەوە. پێم خۆشە باسێک لە دەست پێ بزانم چۆن دەستت کرد بنووسین. سەرەتا لە 2003ەوە لە مەرگی جوانە مەرگی برامەوە لەگەڵ هەموو مردووکی حازریا خاڵی خۆش بێ کەوتمە نووسین. بەڵام لە دوای ئەوە دابڕانێکم لێ بەس ینی دابڕام بەس لە ماوە کورتی 2019 دەسم پێکردەوانە بەڵام لە 2019ەوە تا ئێستا لەخوا بە زیابێت 2019 تووشی سەرەتان بووم عملاتێکی گەورە کرام بەس قوربانی بم بەس لە دوای ئەوەی ترکە هەستامەوان ینی قەت بێهیوانە بووم هەمیشە حەزم لە ژیانە کاتێککە ئەنووسم هەستەکەم بەس خۆم هەم چۆن تەیرێکی باڵدار ئەفرێ بە ئاسمان لە نا هەورەکانە بەبێ هیچ کێشەیە هەستەکەم ئەوە منم. باشە لە بابەتێکی تایبەت ئەنووسی واتە بۆ نمونە بۆ ژن ئەنووسیت بۆ سروشت ئەنووسیت بۆ خۆشەویستی ئەنووسیت بۆ ژیان ئەنووسیت یاخود لە هەر لایەنێکەوە کە تۆ بۆ نمونە ئەژیت لەویە ئیتر بڵێن گزارشتی خۆت بە شعر و بە قوربانی وشەکانەکەی لە هەموو بوارەکانە ئەنووسم. یەکێک لە نووسراوەکانم دوانە لەگەڵ دارە ئەدیۆم کاتێتم بۆ دارستان ینی نووسراوەکانم زۆر زۆرە بەڵام ئێستا هەرتوانم هەنێکتان پێشکەشکەم هەمووی تایە خۆشەویستی تایە دایکی تایە مناڵەکانی تایە خاوەنی سێ پارچەگە و هەرم خاڵێت نەسێن قوربانی بم ئیتر بۆ هەمووی نووسی و زۆر ژیان و پێم خۆشە لەگەڵ بینەرانمانە گوێمان لە پارچە شعرێک بێ بەسەر هاوکارانیشم ئامادە بن بۆ ئەوەی کە پارچە مۆزیکێکیش لەگەڵ شعرەکە بڕوات سوپاسیانەکەین. پاییزم داناوە بۆ کۆتا لە بەرەوەی کە لە بەرەو پاییزەڕۆین بەڵێ بەرەو پاییزەڕۆین ئێستا قەدەرە خوێنمەوە باشە ئەوە ژەر هەموو نزیکە زیرەکەکان تێگەنمە بەستم تێلاوە. نووسین لە کاتێکا کە تۆ ئەنووسیت ڕاستە قورسە بەڵام شوێنێک دەوێت لەگەڵ مێشکتا لەگەڵ هادئی ئەوە نیە شوێنەکە ئارام بەخش بێت. موسیقێکی خەمە سەر و ئەکەومە نووسین لەگەڵ موسیقەکەیە جا ئێستا قەدەرتان پێشکەشەکەم قوربانی بم بە ناوی قەدەرەوەیە دوای هەتاوی زستان کەوتم خۆری هاوینم لە دەست و بە دیار پاییزی ڕەنگزەردەم جوانی بەهاریشم لە کیسچ و بۆ سێبەری دارێگەڕام مادوێتیم تیا بحەوێنم بەڵام سێبەری دارەکە بۆ ساتێ بوو بۆ شوێنم ئای قەدەر بۆچی وایە هیچ دار نەما لەسەر ڕێگەم بۆ ئەوەی سێبەرم بۆ بکە و دانیشم بیکەم بەجێگەم. قوربانی بم. قەڵەمت هەر جوان بێ زۆر سپاس دەکەم گیانی من. ژنان چۆنە بینیت لەنێو ئەدەبیاتی کوردی بە تایبەتیش لە شعرا؟ بە کۆی گشتی وتم چکە ئەوم بەسەر هاتووە زۆر جوانیە بینم. زۆر باشە زیاتر شعری شاعرانی تر ئەخوێنیتەوە کاریگەریان لەسەرت هەیە یان
گوێ لە شاعرەگرم لە هۆنراوەکانی کاتێک بەڕێز کات باسڵی خێنێتەوانە شعری نالیە و حەزرەتی نالی و مەحوی و ئەمانم زۆر حەز لێیە کەواتە لەگەڵ شعرە کلاسیکەکانە بێنێکی باش لە کەمی کلاسیکەمانی من باشە کۆنتاکتە هەیە لەگەڵ شاعرە بڵێن شاعرە دیارەکانی کووردا هاوتەمەنی خۆت ئەوان ئێستا کۆنتاکت نییە کۆنتاکتم نییە عنی وەکو ئەفسەرێکی ون بوو ینی 26 ساڵە لە نەروی دەژیم و خۆشتەزانی لە وڵاتەیە ڕاستە ئافرەت بوونی هەیە بەڵام وەک ئافرەت نییە ئیش و ماڵ و مناڵ و ینی ئەوە بۆکە ینی نەمتوانیوە زۆر یا پەیوەندی بکەم بە لە هونەر دۆستەکان یا هۆنەرەکان باشە لە مودوا بەنیازیت ئەو کۆنتاکتە دروست بکەیت بە خۆشحاڵەوە چکە ئەوەی کە ئەزانین تۆڕە کۆمەڵایەتەکان بەڕاستی ینی منبەرێکی باشن بۆ بەشێک لە هونەرمەندان لە نووسەران لە ئەدیبان و بە تایبەتیش بۆ شاعیران ینی دەرفەتێکی زۆر باشە کە بەشێک لە بەرهەمەکانی خوان لەڕێی ئەکاونتێکە وەلانی کەم بڵاو بکەنەوە و ئەگەر بۆ بڵێن هونەرمەندێک گۆرانی وێژێک داوا بکات یەکێک لە شعرەکانت کا بە گۆرانی ئەمە چۆنە؟ طبعا ئەو کاتە هەستەکەم بەرهەمی مناڵەکەمە بینم چکە هەر یەک لە هۆنراوەیەکەم هەستەکەم مناڵێکمە بێ ئەوەنە ئازیزن لەلام باشە خات و سروشت دەستپێکی نووسێنت ئاماژەت پێ کرد 2010 بوو دواتر جابڕان و ساڵی 2019 چی گۆڕا بۆ نووسینی شعر بۆ بڵێن گزارشکردن لە وشەکان و لە دێڕەکان لە تۆیە گۆڕانکاری زۆر ڕوویە بە سفەتیەوەی کە ئێستا پاییزم نووسیوە لە پاییزا من ژیامەوە لەو هەستانەوەیە کە منەستامەوە خی گەورە تەمەنی پێبەخشیمەوانە تەمەند درێژ بی قوربانی بم زۆر شت گۆڕا لە لای من زۆر شت جوانتر بوو زۆر شت شیرینتر بوو لەلام یعنی لەگەڵ هاوڕێکەما بۆ هاوڕێمە نووسیوە لەگەڵ ئازیزانمە بۆ ئازیزانم نووسیوە ینی حەزم کردووە لە سڵاوێکەوە لە سینەکەی دەست پێ بکەم تاواوەکەی بەڵام پڕ بێ و بخود بێ زۆر باشە حەزم نینە ینی دوور و درێژ زۆر زۆر باشە شعرێکی ترمان پێشکەشەکەی بە چاوان چاو خۆش بە ناوی غروری ئەوەیە ئەمە هاوڕێیەکەم داوای لێ کردم لە یۆتۆبۆریەژی زۆر زۆر بەڕێزە و هاوڕێم وتی حەزەکەم هۆنراوەیەکم بۆ بنووسی لەسەر غروری وتم بە چاوان تەبەن هاوڕێکەم ڕەگەزی بەرامبەر بوو بۆم نووسی و پێشکەشم کرد غروری تۆ هێندە زۆرە من نابینێت چاوەکانت سوێندم خواردووە ئابوو خۆ عەزیز نەبم لەو شەکانت تا قانەکەم وشم زۆرە بۆتی بنووسم و پێت بڵێن لە سەرەتای ناسینم بوو من بانگم کردی سڵتانم بەسە هێندە دڵڕقمە بە من بۆت ئەبمە هەموو کەس بە خۆشی و بە ناخۆشی من لەگەڵتم تا دوە نەفەس ئازیزی دڵ دەست بەرمەدا هێشتا سەرەتای ژیانە گەر تۆ بڕۆی منی تەنیا چۆکم ئەشکێ ژیانم وا تای نەمانە تۆ لە هەر شوێنێکی دنیا ترپەی دڵی منە بیستی منم مردو من عاشقتم تۆ نازدار و خۆشەویستی ئەمەش بۆ ئەو هاوڕێم بوو قوربانی بم زۆر سپاس دەکەم گیانی من کەوایە ئەگەر کەسێک بە بڵێن لەسەر بابەتێک پێشنیار بکات شعر بۆ ئەو بابەتانەش ئەنووسی یەکسەرەی نووسم بووی باشە زۆر جار خات و سروشت ئەڵێن شعر بە دەنگی شاعر خۆی هەست و بە بڵێن سۆزەکەی ئەیاتێت چونکە ئەزانێت چۆن نووسیوێتی و لە کوێشە بۆ نمونە وشەکان جوانتر دەربڕینیان بۆ کات تۆش هەر بەو شێوەیە بینی زۆر ڕاستە من کاتێک کە هۆنراوەیەکمە خوێنمەوانە خۆم ناکەم بە ساحێبی حەزەکەم ئەوی گوێ ئەگرێت خۆی بکا بە ساحێبی ببێ بە مڵکی گوێبی سەرانە بەڵێنەوەی کە گوێم لێ ئەگرێت ینی کاتێکە هۆنراوە خوێنیتەوانێ ئەبێ وەزن و قافیە و
سۆزێکشی بیتێ بە نازەوە لەگەڵی مامەڵە بکەیت ناتوانانی تۆ بەڕقی هەموو شتێ بنووسیت و هەموو شتێین کەیت بگومان وایە تا ئێستا چەند شعرە نووسیوە تقریبا خۆیان لە 1000 دانە باشە کەوایە خاتو سروش لە ئێستاە ئامادە سازیە کات بۆ ئەوەی کە یەکەم کتێبی شعری خۆی بڵاو بکاتەوە پێشکەش بە بڵێن گوێگران و بە خوێنەرانی شعری بکات کتێبەکە ناوی ڕۆحی نادیارە با لە ناونیشانەکە دەست پێ بکەم بزانم ناونیشانەکەی واتای چییە؟ ڕۆحێکی ون بوو خۆم بوو بەرگی کتێبەکە لە خۆ شعرەکەی بۆ ئەو بابەتە یاخۆت بەڵێ لە پشتی بەرگی کتێبەکە نووسیمە بە ناوی وەفا من مرۆڤێکم ڕوومۆک وێنەیە ناخم لە دڵما وەک ئاوێنەیە مرۆڤی دووڕوو لای من جێی نییە من چیت لێ بکەم فایدەی نییە من پێم بەخشید هێز و دڵم تۆ هاتی تەماڵم بۆ ناڵی گوڵم مرۆڤی ئێستا زۆر بێوەفایە ئەوەی تۆ کردت کوانێ ڕەوایە ئەوە بەرگی پشتی بەرگی کتێبەکەمە هەر بە ناوی ڕۆحی نادیارەوە ئەی دیزاین و ئەو بابەتانەی چۆن هەڵت بژات بۆ کتێبەکە یەکەم کتێبەت دڵنیام کە زۆر بەڵێ بۆ دیزایانی کتێبەکەش لێرەوە دەستەکانی کاکە محەممەد گیان هاوڕێیەکی زۆر ئازیزمە لە وێستڕۆز بوو لە سوید بەس شتەکانم بۆ باس کرد ینی تەمەنی زۆر لە خۆم مناڵترا وەکو کوڕێکی خۆم کە قسەم لەگەڵا کرد ینی پێم وت بە تەمام شتێکی وا بکەم وتی بێ بە من شتێکی زۆر جوانە بۆ دروستەکەم زۆر سوپاسی یەکەم پیشانی هەچ کەسێکم ماوە دەستخۆشی لێ کردووە منج لێرەوە دەستخۆشی لێکەم و سوپاسی یەکەم بۆ ئەو دیارە جوانەی کە پێشکەش بە منی کرد زۆر باشە لە ڕۆحی نادیارە چەند شاعر لە شعرەکانی خاتو سروش جێگەی بێتەوە وەڵاهی ئەگەر یەکێ لە هۆنراوەکانم ئەگەر کاتە بێت ئەوەتان پێشکەشەکەم قوربانی بم ئەمەیان خۆت ڕێک خودی خۆمە بەناوی ڕۆژگارەوەیە خۆشحاڵە بینگەمان قوربانی بم چۆن ڕۆژگارم بەسەر بێت هەر لە ناو کۆمەڵێ مرۆڤ دڵیان وەکو بەر ژیانم نەدی بە چاو کام تەمەنم لەم زەبەنەیە پڕکەم لە زوو خاو بۆ کام تەمەنم بنووسم مێشکم زۆر پڕە ئەینووسێ 50 پێنووسم ژیان خۆشە و ئەڕوا و کەمە ئەمەی لە دڵمایە ئەینووسم هەمووی خەمە تەمەنمان تەنها پێکەوە ئەڕوا هەروەک خۆر هەڵدێ و خۆر ئەبێ ئاوا ڕۆژمان ڕەشە و لە شەوە دەرکەوە ڕووناکی مانگ من کەزیە بەهۆنم و دانیشتم بە بێدەنگ ڕۆژگارم من ناشتم سێ دەنک تۆوی جوان تۆ سەری دەرکرد بوو بە یەک گوڵ و دوو پاسەوان ژیانم من ئاومدان هەتا ببنە نەمام نزاکەم بەدڵ بۆ نەمام تا بیان بینم بە چاوانم خودایە شکر بۆ تۆ کەوا هەم بەڵێنم داوە وەک پێڵاو لە پێیکەم خەم تێپەڕم کرد ژیان بووم بە شۆفێری شەمەندەفەر ژیانمان لەم لاو لە غەریبی و لە دەربەدەر سێ دەنگتەوەکە مناڵەکانم قوربانی ڕێگمان دیارە بەشێکی زۆر لە بڵێن شارەکان هەریەکان چیرۆکێکیان لە پشتەوەیە زۆر چیرۆکێک دروستی کردوون پێم خۆشە بزانم ڕۆحی نادیارکەی بڵاوە بێتەوە بە نیازی مەراسیمیت یا خۆ دەراوە ئاسایی بڵاوی بێتەوە زۆر حەزەکەم خۆ دەزانین کاتێکە شتێکەکەی حەز ناکەیت بنا کەم و کوڕی بیکەی حەزەکەی بە پڕی و چڕی بیکەی بەس جارێ توانای ئەوم نەبووە لە سەرەتایە ئاماژەم پێەیە من 15 جاری کە عملیات کرامەوە هەر هینی لە شێر پەنجە بوو لە ئێستا نمونەیت بۆ ژنێکی ئازا قوربانی کۆڵنە دەریج بۆ هیواین تەمەندرێژ قوربانم نا مرۆڤ ئەبێت هەمیشە هەوڵ بدات بێ ئومێد نەبێت چکە ژیان بەدەست خۆمانە ژیان خۆمان جوانەکەین و خۆمان ناشرینیەکەین زۆر باشە ئەو شعرە کامەیە کە داتنا بۆ کۆتایی
هاوڕێشم هەبوو بەڵام قینافیان ناکەوم هاوڕێ بەس پاییزتان پێشکەشەکەم. باشە بێگومان زۆر خۆشحاڵ بووم قوربانی خاتو سروشت ئەبوبەکر کە لەم بەشەی پرۆگرامە گفتوگۆمان کرد لەسەر یەکەم و نوێترین کتێبی ئەویش لەژێر ناونیشانی ڕۆحی نادیارە کە کۆمەڵێک شعری تایبەتن و لە ئایندەیەکی نزیکیشا بۆ هیوام کە کتێبەکە لە کتێبخانەکانە ببینین. زۆر خۆشحاڵ بووم لەگەڵمان بووین. زۆر سپاس دەکەم دەستخۆشیتان لێ یەکەم. شعری خاتو سروشت کوتای بم بەشە هێنین و ناوبڕێک وەرەگرین و دواتر بەردەوام بم لەگەڵتانە. زۆر سپاس گیانی من بەسەرچاو. پاییز هات وەک بووکی زەرد لە ناکاو گەڵای دار خۆی زیزەکە لە هەتاو چەند ڕەنگە و ڕەنگە چەند ڕەنگە و ڕەنگە هێندە خەمبارە داریش خۆی ئەڕنێ و هەر زۆر بێزارە. لە پاییزم پرسی تۆ بۆ غەمباری هۆ وەڵامی پێدام زۆر ببێزاری وتی غەمبار نیم ڕووکەشم وایە من ڕەنگم وایە و جوانیم زۆر تایە بەهاری تازە چرۆم بۆ دێنێ گەڵای کۆنم هەمووی لە بندێنێ من لە وەڵامە بۆ پاییزی جوان دڵم زۆر خۆشە و ماوم لە ژیان من کە خەمبار بم هیچ خۆم ناڕنم فرمێز گڕشتنی هەردوو چاوانم غەمباری نییە پاییزی شیرین ژیان هەروایە و ئەبێ بۆی بژین. دەستەکانە خۆش پێشکەشتامە قوربانی زۆر سپاس گیانی من.